تایبەت بە گۆڕانی کەشوهەوا گفتوگۆی زیاتر دەکەم بە میوانداری بەڕێز مەنسوور سوهرابی پسپۆڕی بواری ژینگە کە ڕاستەوخۆ لە کۆڵنەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز سوهرابی ئەم کاتت باش، سوپاس کە ئامادەی لەگەڵمان. با لەم کۆڕبەندەوە دەست پێ بکەم، ئەم کۆڕبەندەی COP29 ئایا ئەم کۆڕبەندە ئەم جۆرە لەم کۆڕبەندانە و کۆبوونەوەی سەرکردەی وڵاتان کە لەو کۆڕبەندەدا بەشدار دەبن هیچ گرنگیەکی هەیە بۆ گۆڕانی کەشوهەوا یاخود هیچ کاریگەریەکی دەبێت بەسەر گۆڕانی کەشوهەواوە؟ سڵاو ڕێز لە ئێوە بینێڕەتم دیارەکە کۆبوونەوەی ئاوا خۆیدا بەنسبەت نەبوونی زۆر پشترە، یعنی ئەگەر ئەمە چاو لە گۆڕانەکان بکەین کە مەترسی ژینگەی لە کۆی زەوی هاتوۆتە دی لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا زۆربەی کۆبوونەوەکان لەوەدا بوون کە بتوان و گرفتە کەم بکەنەوە یاک و چارەسەری بکەن کە گرنگترینیان دەگەڕێتەوە بە ساڵی 2015 پاریس کە مەسەلەی گۆڕینی کەشوهەوا بەجددی لە باسی لەسەر کراوەکو و لە راپۆرتەکەدا ئێوە ئاماژەتان پێکرد کە بتوان پلەی گەرمایی لە ئاستی 1.5 دەرەجەدا ڕابگرن کە تا هێستا سەرکەوتوو نەبووە. بەڕاستی کێشەیەکی ئەساسی هەیە لێرەدا، ئەویش ئەوەیە کە وڵاتانی زڵهێز یا ئەو وڵاتانەی کەوا کاریگەریان هەیە لەسەر برنەسەری پلەی گەرمایی ئەوەی ئەرکانی کە بۆیان دابین کراوە یا ئەو شتانەی کە لە تەوافقی ئیقلیمی پاریسدا هاتووە و دوایی لە کۆپەکاندا باسی کراوە بەجیان نەهێناوە. ئەوە وای کردووە کە ئێمە بۆ نمونە لە ساڵی ڕابردوودا هەر 12 مانگی دەواقع و ساڵی کە تێیدا هەین ساڵ 2024دا تقریبا زیاتر لە 2 مانگی نەماوە ئەو ساڵە تەواوی مانگەکانی پلەی گەرمایی ئاستەکەی بەنسبەت ساڵانی پێشتر لە هەمووی زیاتر بووە، یعنی میانگینەکەی زیاتر بوو، کەواتە نیشان دەدا کە ئێمە نەمانتوانیوە ئەو پلان و بەرنامانە جێبەجێ بکەین کە بڕیار بوو بەشێکی تا ساڵی 2025 بێ، بەشێکی تا ساڵی 2030 بێ و لەو بەریەوە کە بڕیار بوو ساڵانە 100 میلیارد دلار کۆمەک کردریە ئەویش جێبەجێ نەکراوە و لەلایەکی دیکەوە ئاماژە بۆ کراوە کە ئەو پارەیە کە قرار بۆ تەرخان بکردیە کە جێبەجێ نەکراوە خۆی دیسان هەر زۆر کەمە، یعنی بە جێبەجێکردنەکەشی کێشەکە چارەسەر نابێ. هەروای کردووە کە لافاو ببینین لە زۆر شۆندا دەبینی کە خەڵکانێکی زۆر. بەڕێز سوهرابی باسی هاوکاری 100 میلیارد دینارێ کرد، بەڵام ئەم جارە لە کۆڕبەندی COP29دا داوا دەکرێت وڵاتە پیشەسازیەکان ئەم پارەیە خود ئەم هاوکاریە خود باج ناوی هەرچێکی لێبنین داوا دەکەن 1 تریلیۆن دۆلار ساڵانە هاوکاری وڵاتە هەژارەکان بکەن بۆی ئەو وڵاتانەی کە کاریگەری زیاتری گۆڕانی کەشوهەوایان بەسەرەوە. ئایا پێت وایە ئەم جۆرە داواکاریانە جێ خۆی بگرێ و کۆی کە تۆیڵی تایسە نەمانتوانیوە هیچ بکەین؟ بە باوەڕی من ئەوە زۆرتر جەنبەی تەبلیغی هەیە، ینی وەکو شتێکی کە سەرنجامی نییە، ینی ئەو شەڕوو نادا زۆر ئەو وڵاتانە ناتوانێت. بۆ نمونە ئێستا بڵێن یەک گرنگترین وڵات ئەمریکاش کە ترامپ هاتووتە سەرکار و لە ساڵ 2025ەوە دەست پێ دەکات ئەساسەن اعتقادی بە گۆڕینی کەشوهەوا نیە و پێشتریش لە تەوافقی ئیقلیمی پاریس هاتبۆ دەرێ، یعنی گرفتی زۆر گەورە ساز دەکات. لایەکی دیکەوە چینە کە خۆی دەبێت ڕۆڵێکی گرنگی هەبێ، خۆی هێستاوە نییە کە بێ پارەیەکی زۆر تەرخان بکە. وڵاتە زلهێزەکان بەداخەوە ئەو جۆرەی کە دەدیتریە ئەرکەکانی خۆیان بەجێ ناهێن. لەلایەکی دیکەوە گرفتێکی ئەساسیش هەیە کە لە لای وانەوە گە چاو لە قەزیەکە بکەی دەڵێن ئەو پارانە بۆچی تەرخان دەکرێت، لە چۆ تەرخان بکرێت، چۆن تەرخان بکرێت، بە چه وڵاتێک بدرێ و ئەو لە وڵاتەدا چی لێ بەسەر بێ، یعنی شتەکە ئالۆزە بەخاتی وی تەنانەت دەڵێن پارە تەرخان بکردی باشە ئەو پارەیە بۆ ئەوەی دەبێت کە خەڵکەکانێکی زۆر کە لە وڵاتەکانی خۆیاندا دەژین بتوانن لەوێ ژیان بکەن و کۆچ نەکەن. دەی بۆ ئەوە پلان چییە؟ ئایا هەدەفیان ئەوەیە تەکنۆلۆژیەکان بەرنەسەریە ئەدایان هەوێ ئەو کەسانی کە زیانیان بەرکەوتووە زیانەکانی وان قەرەب بکەنەوە خۆی هەموو ئەوانە بۆتە من بە باوەڕم جێبەجێ نابێ و پارانە. بەڕێز سوهرابی باسی ئەمریکات کرد لە سەردەمی دۆناڵد ترامپ کە کشایەوە لە ڕێکەوتنامەی پاریسی ساڵی 2015 کە بۆ خۆشتان دەزانن یەکێکە لەو وڵاتانەی زۆرترین کاریگەری هەیە بەسەر پیسبوونی ژینگە و گۆڕانی کەشوهەواوە. بەڵام من ئەمەوێ بپرسم عێراق لەکوێی
مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوادایە؟ زانی وڵاتانی خاوەرمیانە بە تایبەتی عێراق و ئێران و تورکیە و وڵاتانە هەموو گۆڕینی کەشوهەوا و پلەی گەرمایەکە ئاستەکەی دەنگرێتەوە کە دەچێتە سەرێ، ینی لەگەڵ ڕێژەی میانگینەکەی ئەوە نییە کە بڵێ 1 دەرەجە دەچێت سەر لە خاوەرمیانە لە هێندێک چۆن تا 5 دەرەجە تۆ سەرێ، ئەو 1.9 یا 3 یا هێندێک جار دەبینی کە بڕێکیش زیاد بووە، ئەوە میانگینی کوڵی زەویە کە لە هێندێک شۆن ئێمە سەرمای زیاترمان هەبووە کە وای کردووە کە ئەو بێتە خوارێ لە خاوەرمیانە ئەو پلەیە چۆتە سەرێ. بەڵام هاوکات لەگەڵ ئەوەش بەهۆی ئەوەی کە ئۆقیانوسەکان گەرم بوون، وەختێک کە هەوا گەرم دەبێ میلی هەوا بۆ جەزبە ئەوەی کە بڵین هەڵماوێکی زۆرتر لە خۆیدا ڕابگا زیاتر دەبێت، کەواتە ڕوتوبەتێکی زۆرتر جەزب دەبێت. وەختی ڕوتوبەتێکی زۆرتر جەزب دەبێت احتمالی ئەوەی کە باران هەبێ زیاترە. جا بۆیە هێندێک شۆن لە وڵاتانەدا لە عێراقدا، لە ئێراندا، لە تورکیەدا، لە وڵاتانەی کە لە ناوچەکەدا هەن، هێندێک شۆنیان تووشی ئیشکە ساڵی زۆر سەخت دەبن و هێندێک شۆنیشیان تووشی بارانی زیاتر دەبن بە نیسبەت پێشەوە، کەواتە بە بەراوردی میانگینەکەی. کەواتە کێ باجی مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوا دەدات؟ خەڵکانێک کە کەمترین کاریگەریان هەیە دەواقعدا لەسەر پیسبوونی کەشوهەوا، ینی ئێستا ینی گۆڕانکاری کەشوهەوا بووە. ئێستا وڵاتی ئەمریکایە، چینە، وڵاتانێکی هەتا خۆی ئێرانیش جزئی ئەو وڵاتانەیە کە حەوت وڵاتی یەکەمە کە کاریگەری هەیە لەسەر برنەسەری پلەی گەرمایی، بەڵام زۆرترین ڕۆڵەکە چین و ئەمریکا هەیەە. بەڵام دەبینی خەڵکانێکی زۆر هەن لە بەنگلادێش، لە ئەفریقا، لە وڵاتانێکی کە هیچ کاریگەریان لەسەر گۆڕینی کەشوهەواکەنە بۆ زۆرترین کێشە تووشی ئەوان دەبێ و زۆرترین خەسار بەوان دەکا. بەڵام ئایا پرسیارە ئەسلەکە لێرەدای ئایا ئەو کۆمپانیە زلهێزانەی بە تایبەتی ئەوانەی کە لە نەفت و گاز استفادە دەکەن حازرن گۆڕانکاری بە وجود بێنن کە مەسئلەی نەفت و گازەکە بە شێوەی هێستا کەڵکی لێوە نەگیرێ بە شێوەیەکی دیکە بێ کە کەمترین خەسار بگەێنێتە مەسئلەی ژینگە و گۆڕینی کەشوهەوا ئەوانە کە ئەو پرسیارێکی زۆر گرنگە. ئێستا ئەوە دوو کۆپا لە وڵاتەکان بەڕێوە دەچێت، یەکیان لە ئێمارات بۆ یەکیانیش کە ئەوە لە ئازەربایجانە خۆیان بەرهەمهێنەری ئەو سوتەمەنیانن، یعنی لە چوارچێوەی منافعی خۆیاندا دەچنە پێشێ. بۆیە بە باوەڕی من مەسئلەکە زۆر پیچیدەیە، بەڵام جێ خۆشحاڵیە کە بەشەر ئەوڕۆ کاریگەریەکەی هەست پێ کردووە و وای کردووە کە دانیشتن بکە، کۆڕکۆبوونەوە سازکە، مەترسیەکە بڵێ، بەڵام بۆ ئەوەی کە بتوانێت ئەرکەکان بەجێ بێندرێ ڕێگایەکی زۆر سەخت و دژوارمان لە پێشەوە ڕەنگە ئاسیبی زۆریش بە خەڵکانێکی زۆر لە دنیا بگاوە. خەڵکانی پێتان وانە مەترسیەکە گەیشت بێتە ئاستێک ئەم کۆربەندەی ئەم ساڵ کە بەڕێوە دەچێت هەندێک جددیەتی و پێداگری لەسەر جێبەجێکردنی خاڵەکانی تێدا هەبێت؟ ئێوە هیچ شتێکی وا تێبینیتان کردووە؟ دەزانی وەک ڕاستی بێ من پێم وانییە ئەو کۆپانە زۆر کاریگەری هەبێ، ینی بۆی کە بڵێ بتوانێ ڕەوەندەکە کەم بکاتەوە، بەخاطی ئەوەی کە لە ساڵ 2015ەوە تا ئێستا کە نزیک 9 ساڵی لێداداوە ئەو ڕەوەندێکی ئەفزایشی بۆ، یعنی هەر زیادی کردو پلەی گەرمایەکەەوە. ئەو کاریگەری کە ئێمە چاوەڕوانمان کردووە نییە، بەخاطیەوەی کە تەزادی مەنافع هەیە، یعنی زۆربەی ئەو شرکەتانە، ئەو کارتێلە گەورە نەفتیانە، ئەو وڵاتە زلهێزانە لەگەڵ مەسئلەکە کێشەی مەنافعیان هەیە. ئەگەر بیان هەبێ کاریگەری باشیان لەسەری هەبێەوە تا ئەرێنی لەسەری هەبێەوە کێشەکە کەم بکەنەوە، دیارەکە مەنافعی ماڵێکی زۆر لەوان لەدەست دەچێت. لەبەرەوە من پێم وایە نەتەنیا جێبەجێ نابێت، بەڵکو هێندێک شتی دیاردەی تازە پەیدا بووە، ویژ ئەوەیە کە بە هاتنە گۆڕی مەسئلەی گۆڕینی کەشوهەوا نەوەیەک سەبزشویی یا بڵێن ئەوەی کە پێی دەڵێن حاڵەتێکی کە لەوە کەڵک وەردەگرن بۆەوەی کە نەوەیەک سەنعەتێک یا بڵێن شتێکی تازە بێن نە بازاڕەوە، مارکێتێکی تازەیان پێدا کردو بە نیوی ژینگە، بە نیوی ئەوەی کە پلەی گەرمایی بێن نەخوارێ، بەڵام دەواقعدا فقط بۆ پارەیە و مەسئلەکە کاریگەری نەبووە. جا بۆیە من پێم وایە وڵاتان
کار لەسەر تێکنۆلۆژیەکان بکەن، کار لەسەر لێکۆڵینەوەکان بکەن، لەو بنکە زانستیان نەتەقوێت بکەن، زۆر کاریگەری باشتری دەبێت تا ئەوەی کە مەسەلەن نەخۆز وەزیرێک سیاسەتمەدارێک ڕێی جمهورێک کەسێک بێ قسەیە بکات هیچ کاریگەری نییە. من لە کۆی قسەکانی ئێوە ئەوە تێگەیشتم بەرژەوەندی ئابووری لە سەرووی سەلامەتی مرۆڤایەتیەوەیە. بەداخەوە ئەوە حقیقەتێکی تاڵە وە یەک شتی عەرز دکەم مێشکی تاک بە تاکی مرۆڤەکانی کە ئێستا لەسەر کۆی زەویدا دەژین یعنی ئەگە بڵین خەرەدێکی جەمعی هەبێ بە گشتمان ئەو مێشکەی ئێمە نەگەیشتێتەوە ئاستەی کە مەترسێکە دەرکێکی تەواومان لێ هەبێ یعنی چۆن دەرکێکی دروستمان لی نییە بۆیە زۆر ئەهەمیەتی پێنادەین جا لە ئاستی تاکێکی وڵاتێکی زۆر دواکەوتودا دەگەڵ تاچێکی وەکو مەسەڵەن ئیلان ماسکی چاڵێک ینی ئاوە بەو شێوەیە هەمووی هەر ئێستا ماوێتی کە دەرکێکی دروستی لە قەزیەکە هەبێ و بتوانێت کاریگەری هەبێ لەو ناوەندانەی کەوا دەتوانن تاثیرگوزار بن لەسەر پرسەکە بەڵام ئێستا بەشەر نەگەیشتوێتەوە ڕەنگە لە داهاتوودا بە فشاری زیاتر بە کۆچ و کۆچبەری ژینگەی کە دێتە ئاراوە مقدارێک مەسەلەکە جددیتر بێ وەلی بەداخەوە مەسئلەی پارە دیسان هەر تا ئێستا لە بەرژەوەندەکە لەسەروی بوو. بەڕێز مەنسوور سوهرابی پسپۆڕی بواری ژینگە سوپاس دەکەم کە بەشدار بوویت. سپاس بۆ ئێوە.